گروپی مۆزیکی نانۆبیت یەکێکە لەو گروپە بە ئەزمون و چالاکانی ئەڵمانیا. ئامانجی ئەم گروپە گەیاندن و ناساندنی موزیکی کوردیە بەگەلان لەژێر دروشمی باڵیۆزی ئاشتی بە مۆزیک. لە ئێستادا چەندین بەرهەمی ناوازیان با ستایلی خۆیان تۆمار کردووە. بۆ قسەکردن لەسەر چالاکیەکانی ئەم گروپە میوانداری ڤۆکالیست هێدی جەبارمان کردووە. خات و هێدی بەخێر بێ، سپاس بۆم دەفەتە. زۆر سپاس بۆ بەڕێزی کاکەکەم گیان. سپاس. خوشحاڵم. خات و هێدی گروپێکی پڕ ئێنەرژی. با ئێمە لە سەرەتاوە باز لە کۆنسێرتەکەی شەمەی ڕابردوو بکەین. سەرنج و بۆچوونت. بڕیاری ئەم کۆنسەرتی شەمەمان کە ئەمان بڕیاری پلانمان بۆ دانە نابوو زۆر درێژ. مانگێک پێش کۆنسەرتەکە پلانماندانا کە ئەم چالاکیە لێرە ئەنجام بین. خۆشبەختانە لەسەر هەموو مەسئولێتێک لەسەر شانی خۆمان بوو. بە تاقی تەنیا هەوڵمانە شتێکی جوان پێشکەشکین و بەدڵی زۆر 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 زۆری بنەران بوو. ئەوەی چاوەڕێتانە کرد بەدی هات. لە ڕووی کۆنسێرتەکە و هەم لە ڕووی ئامادەبوونی بینەران. بەڵێ بەڕاستی ئێمە حەزمان کشتێکی بچووکتر ئەنجام بین، بەڵام تۆزە گەورەتر کرا. بەڵێ خات و هێدی ئەوەندەی ئێمە بزانین چەند بەرهەمێکی نوێتان بەدەستەوەی ئەگە بە کورتی بۆمان باسکەی ئەو بەرهەمە تازانەتان. بەڵێ ئێمە هەر لە ماوەی ڕابردوو لەم ساڵی 2023 چەندین بەرهەمی ترمان بردە دەرەوانێکێک لەوانە بەرهەمی فریشتەی هەیە خوا لێ خۆش بوو، بانەڵم خوا لێ خۆش بوو چاکیەمە هونەرمەند نەمبر قادردیلان وەکو ڕێزلێنانێک بۆ کارەکانی ئەو گۆرانی فریشتەمان بڵاو کردوانێک کە کاکێ من دەریا کە خۆ سەپەرشتاری گروپی نانەبیتە ئەو موزیک و شتێکی داڕشتە بوو. کلیپەکەشی هاوڕێی ئازیز و بەڕێزمان لە بەریتانیا کاک ئاریان ساڵح کلیپەکەی بۆ کردبوو. دواتر بەرهەمێکی ترمان بە زمانی ئینگلیزی بە ناوی ئەڤریثینگ کە یەکێکە لە خاوەنی کورتترین تێکست ئەو گۆرانێشی گروپێکی تر بوون بە ناوی سامیدۆ تری سامیت ینی سێ سامیت سێ کەس بوون ئەندامانی ئەو گروپە برادری کاکێ من دەریا خۆی بوون. کاکێ من داوای لێکردن ئەو گۆرانیان ئەتوانێت کەڤەر کاتەوە جارێکتر پێشکەشیان کردن بۆ پەڕی ڕێزۆ بە ستایلی نانەبیت بڵاومان کردو. ئەوە شەرکاگاریان کلیپەکەی بۆ کردووە. دواتر بەرهەمی زمانی کوردی کە هینی نەمر ئارام تیگرانە لەو گۆرانی هەڵمانە ئەمریکی تازەی تایبەتی تازانی ئامریکا بەڵام بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست تازێ بۆ کورد تازێ لە ساڵی 20ەکانەوە هەیە تێرەمین بەڵێ تێرەمینەوە کە ئەمریکی تایبەت و سیر بوو بۆیە حەزمان کرد ئەمریکا کۆنەوە خۆت ئاماژەت پێدا بەڵام وەکو کورد ئێوە یەکەم گروپن کە بەکاری بێنندا. بەڵێ پێمان خۆش بوو ئێمەش ئەوە بکو دەوڵەمەندکردنێکی هەرچەندە هوەری کوردی خۆی دەوڵەمەندە بەڵام حەزماکە لە ڕووی ئامریکانی سۆزاتە دەوڵەمەندینکەین شتێکی تایبەت و سیر بوو. لام خۆم 2 ساڵ تەمرینم تا کرد و ڕاهێنانم تا کرد تا تۆزێک فێری بووم و ئەنجا دوای ئەو بەرهەمامان لێ دروست کرد. بە کلیپکردنی ئەو بەرهەمەش کاک بڕیار بەختیار ئەنجامی گەیاندەوەیش هاوڕێکی عەزیزی ئێمە لە ئەڵمانیا. لە دوای ئەو بەرهەمی ماڵی وێرانمی قادر کابانە ئەیش لەبەرەوەی وەکو ڕێزلێنانێک بۆ هونەرمەندە و کە چەند ساڵە لاشەکەی دیار نییە و شێت قادر کابان ئاواز و موزیکەکەش هەر هێ من دەریا بۆی کردوەوەش بە کلیپکردنەکەشی کاگاریان ساڵحە. بەڵێ خات و هێدی جگە لە زاراوەی سۆرانی بە زاراوەکانی تری کوردیش گۆرانی دوتووە. خۆشت باست کرد بە ئینگلیزیش جگەلەوەی کە بەرهەمەکانتان زیاتر کوردیە بەڵام بە ئینگلیزیش بەرهەمتان تۆمار کردووە. بەڵام ئەوەی جێی خۆشحاڵیە کە خات و هێدی جگە لە زاراوەی سۆرانی بە زازایی و بە کرمانجی و من بیرم لێ کردێتەوە تۆ هونەرمەندیش سمبولی یعنی سمبولی چی پیشانەی سمبولی ئەو شتیت لەبەرەوە زۆر جار ڕنگ بە هەنێ خەڵک لە ماڵیشی خوانەکەم بە ڕێز و هەرکەس و کاریگەری خۆی هەیە لە بوارەکەی خوا لە هەر بوارێکە کارکە بەڵام تۆ زیاتر دەرەکەویت. حەزەکەم ئەو ڕەنگاڕەنگ و دۆڵەمەنی لە هونەری کوردیا هەیە جانۆبیت بۆ کوردان بۆ کوردانە بۆ ڕۆژئاوا باشوورنی ڕۆژهەڵاتە باکوور ڕۆژهەڵاتی ئێمە لەبەر و حەزەکەی بە هەموو زاراوەکان ئێوە مەبەستانە کە گۆرانی بڵێن وڵاتەکە یەکگرتوو بێ بە هەموو زاراوەکان. لەبەرەوە بەڵێ دوا پرسیارم ئەگە بە کورتی وەڵام بیتەوە ببرە دەرفەتم نەماوە. خات و هێدی جگە لەم کۆنسێرتە و جگە لەم 4 بەرهەمە پرۆژە و کاری داهاتووتان پرۆژە کاری داهاتوومان کلیپێکی ترمان تەواو کردووە لەلایەن بەڕێستان و بڵاوەکەینەوەوانێ بە دەستگای میدیای کورسات بەڕێزەوە
بەناوی کەچێک چما دەترسی وشینی هونەرمەندی گەورەی کورد لە رووسیا کەریم گەرانزەریە دا یارمەتیمان لێ کردو ئەو بۆ پڕی خۆشحاڵی و پێشکەشی کردن و کەڤەرمان کردەوە بە ستایلی نانۆبیت ئەوش هەر بەڕێز کاک ئاریان ساڵح کلیپی بۆ کردو بە ستایلی خۆمان بەڵێ بەرهەمێکی ترمان هەیە بەناوی حەزەوە کە تێکستی گۆرانەکەی هونەر شاعیر چەتۆ حەوێزیە بەڕێز چەتۆ حەوێزی ئاوازەکەشی کاک سەرتیپی تیپی باواجی کۆیە بڵای داینەوە ئاوازەکەی و موزیکەکەشی هێمندریا کردوێتی ئەویان هێشتا کاری کلیپکردنی تاوان نەبووی شەر کاگاریان ساڵح بۆمانەکات سەرکەوتوو بنوەکەمیشە زۆر زۆر سپاس لەگەڵ ئێوە زۆر سپاسی نای خۆشحاڵ بووم و هیوادارم هەمیشە سەرکەوتن ئێوەش سەرکەوتوو بن زۆر سپاس ڕۆژی خۆش بە بەڕێز